ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە ئەوەی کۆمەڵێک هاوکاری لە یەکێک لە هاوکارە بەڕێزەکان کە جەنابی کاک باڤڵ تاڵەبانیە کە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە هاوکاریەکی زۆر باشی گەیاندووەتە دەست بۆ ڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بۆی ئێمە سوودی لێ ببینین بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. دیارە هاوکاریەکەی بریتە لە $50,000 بۆ هاوکاریکردنی ئەو پزیشک و کارمەندانەی کە لە ڕیزەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا خۆنەویستانە کاریان کردووە لەو ماوەی ڕابردووە و خزمەتی ئەو کەسانیان کردووە کە تووشی نەخۆشیەکە بوون و لە هەمان کادا 100,000 ماسکی پێشکەش بە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کردووە و 10,000 ماسکی N95 بە هەمان شێوە پێشکەشی کردووە و 1,000 جلی گاونی سپیەکان کە بەڕاستی جێگەیەکی زۆرە گرێ بۆ ئێمە و نرخەکەی زۆر گرانە ئەو جۆرە و 20,000 VTM پێشکەش کردووە بە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی. دیارە ئەم هاوکاری بەڕێزیان بۆشایەکی زۆر گەورە بۆ ئێمە پڕەکاتەوە. ئێمە سپاس یەکەین و پێشتر بەڕێزیشیان هەم لە ڕووی معنەویەوە هەم لە زۆر ڕوویترەوە هاوکاری بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بووە و ئێمە زۆر سپاسی جەنابی کاک باڤڵ هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین. بە هەمان شێوە جەنابی کاک لاووری شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویش هاوکاریەکی زۆر باشی پێشکەش بە پزیشکان و کارمەندانی تەندروستی کردووە لە ڕابردووە و هاوکاریشی پێشکەش بە شارۆچکەی دەربەندی خان کردووە لە ڕووی پێداویستی پزیشکیەوە. سپاس بۆ پابەندی هاوڵاتیانی شاری سلێمانی. ئێمە نەمان هێشتا ئەم قۆناغە ڤایرۆسی کۆرۆنا تووشی شڵەژاننمان بکە و زەرەرێکی گیانی زۆرمان پێ بگەێنێ هەرچەند لە زەرەرێکی مادی زۆری بە شاری سلێمانی گەیاندووە بەڵام لە ڕووی ڕۆحیەوە نەمانەشتوە زەرەرێکی گەورە بگەێنێ بەڵام مانای وانە لە مەترسی لە چوارچێوەی یا بازنەی مەترسی ڤایرۆسەکە تێپەڕیوین بەڵکو بە پێچەوانەوە ڤایرۆسەکە هەر ترسی هەیە بۆیە داوا ئاکەم ئەم قۆناغە قۆناغێکی نوێیە ئەرکی ئێمە لێرە تەواو بووە تەنها ئەوەمان لەسرە بە هاوڵاتیان بڵین ئەرکەکە ئێستا ڕوبەڕووی ئەوان بووەتەوە و ئەبێ ئەوان خۆیان بپارێزن 130 نەخۆشمان لە پارێزگای سلێمانیە و بێ لە پارێزگای هەڵەبجە. پارێزگای هەڵەبجە بە سپاسەوە پێشتر داتاکانی پارێزگای هەڵەبجە لەگە پارێزگای سلێمانیە پێکەوە ڕامانەگەیان بەڵام ێستا لە بەرەوەی پارێزگای هەڵەبجە خۆیان پشکنینەکەن خۆیان داتاکان ڕاگەێنن 16 نەخۆش لە نەخۆشخانەکانی ئێمە ماوە بەشێکیان لە نەخۆشخانەکانی چەمچەماڵن بەشێکیان لە سلێمانین 4 کەس کۆچی دوایان کردووە و 110 کەس چاک بوونەتەوە بە ڤایرۆسی لە ڤایرۆسەکە و یەکێک لەو نەخۆشانش دووەم نەخۆشی لەو نەخۆشانەیە کە بارودۆخی تەندروستی زۆر ناجێگیر بوو بۆی وەرگرتنی پلازما و سپاس بەخوا چاک بووەتەوە.